سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەتی هەرێم لە چوارچێوەی ئەو بەرنامەی کە کابینی نوێم داینەبوو بووە بەرەودانی زیاتر بە کەرتی پیشەسازی بازرگانی دا ڕێگەی کۆمەڵێک پرەنسی بوو بنەماینەوە کاروی بۆ پێشخستنی بازرگانی لە تەواوی هەرێمدا کرد. یەکێک لەو بنەمانی کە دەستی بۆ برد بابەتی ئاسانکاری و پێدانی مۆڵەت بوو بە بازرگانان ئەوانەی کە شمەک و کاڵا لە دەرەوە هاوردە دەکەن. بۆ ئەمەش بەشێکی زۆری ئەو بازرگانانی کە پێشتر بەهۆی قەیرانی دارایی و کارەکانیان ڕاگیرابوو دووبارەتوانیان برەو بە کارەکانیان بدەن. هەر بە پێی نوێترین ئامارکە لەم ڕۆژانەدا سەرۆکی هاوردە و نادنکارانی هەرێم بڵاوی کردوێتەوە تەنیا لە ساڵی ڕابردوودا بای 20 میلیارد دلار ئاڵوگۆڕ لە نێوان هەرێم وڵاتانی دیکەدا کراوە. ئێمە بیرمان نەچێت هەمیشە وەزارەتی پیشەسازی و بازرگانی لە چوارچێوەی زانستی ئابووری بەرپرسە لە نەخشە ڕێژکردنی سیاسەتی ئابووری وڵاتەکە بەوەی کە ئەگەر ئابووریکی باش مانەبوو ئەوە ئەم وەزارەتە لێ بەرپرسەوە ئەگەر خەلەلێک کەم و کورتیە گرفتێکیشە بێ بە جۆرە لە جۆرەکان ئەمیش پشتی شێری بەردەکەوێت. بابەتی بەشە خۆراکی مانگانە پاری گەرمی جوتیاران نرخی شمەک و کاڵاکان کە بابەتی ڕۆژی نێوان هاوڵاتی و دامەزراوەکان بۆ بەتایبەتی دەکەمە تەوەرێکی دیکەی گفتوگەکەم لەگەڵ بە ڕێزکاک نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی لە حکوومەتی هەرێم. کاک شێخ بەخێر بێ. ئەگەر لە تعریفە عامەکەیدا پێم بڵێیت وەزارەتی بازرگانی لە چوارچێوەی سیاسەتی زانستی ئابووریدا تعبیرێ دەچی؟ سپاس بۆم دەفرفەتە، سڵاو لە بینەرانتان، سڵاو بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان. دیارەرۆک ئاگادارن وەزارەتی بازرگانی پیشەسازیەکە لە وەزارەتانەی کە لە کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان، چونکە ئەو کات پێش ئەم کابینانە ئەم وەزارەتە دوو وەزارەتی جیا بوو، وەزارەتی بازرگانی بەجیا، وەزارەتی پیشەسازی بەجیا، بەڵام بەهۆی کەمکردنەوەی وەزارەتەکان ئەوانەیە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەردووکیان کرایە یەک وەزارەت. لە ئێستادا پلانێکی ئەوەی کە وەکو وەزارەتی بازرگانی پیشەسازی دوو بەشە، بەشێکیان بۆ گەشەپێدان بە پیشەسازی لە هەرێمی کوردستان کە ژێرخانی ئابووری دەگرێتەوانێ و دروستکردنی کارگە و کارخانەکان و بەگەڕخستنەوەیان لە ڕۆی بازرگانیەکە شێوانێ بۆ زیادکردنی بواری بازرگانی و گەشەی بازرگانی لە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان وڵاتاندا لەگەڵ هەرێمی کوردستان. لەو ڕوانگەیەوە پلانی خۆمانمان هەیە، ئێمە وەکو لایەنە بازرگانەکەی قسە بکەین ئامانجمانەوەیە کە وەکو وەزارەت چۆن بتوانین بازرگانیەکی سەرکەوتوانە لە ڕووی کوالیتی بۆ ئەو کاڵانەیە کە دەهێنە کوردستان و لە ڕووی نرخیشەوە کە نرخێکی گونجاوێک هاوڵاتیان بتوانن بیکڕن و پەیوەندێکی فراوانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر و دراوسێ دروستکەن بۆ ئەوەی کە ئەو کاڵانەیە کە لە دراوسەکان لە وڵاتانەوە دێن بە کەمترین ئاستان بگەنە لای هاوڵاتی و بتوانن بەکاری بهێنن. ئەوە خاڵێکی کەشکە بۆ پەیوەندی دیبلۆماسی لە ڕووی ئابووری و بازرگانیشەوە بە بەردەوامی لەگەڵ کۆنسوڵەکانی وڵاتان لەسەر خەتین بۆ ئەوی کە پەیوەندی بازرگانەکان و پەیوەندێککانمان و بەرهێنەکانیان لە وڵاتان بێنە ناو هەرێمی کوردستان کار بکەن، کۆمپانیا دابمەزرێنن، ئیشکەنەوە بەرهێنان بکەن، چونکە ئەو یاسایانی کە لەوە بەرهێنان هەیە هاوکارە بۆ ئەوانەی کە کەرتی خەڵکی بیانی بێت لە هەرێمی کوردستان ئیشکار بکات. کەواتە ئەرکی وەزارەتی بازرگانی قورس سەرۆک و جەناو باسی کرد، بەڵام ئێترێژ پێویستی بە کاتە، پێویستی بە قۆناغە، بەڵام نەوەستاوین بەردەوامین هەم لە ڕووی پیشەسازیەوە بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری ئەو کارگە و کارخانانەی کە هەیە زیادی بکەینەوە بیان ببژێنینەوە، لە هەمان کاتیشە ئەوانیشی کە هەن گەشیان پێ بدەین. باشە کاک شێخ، وەزارەتی بازرگانی لە ماوەی 2 ساڵ و نیوی تەمەنی کابینەی حکوومەتی هەرێم حتمەن ئێستا پێشتر هەوڵ بۆ ئێستا بێ نەتیجە هەبێت. بۆ نمونە ئەو سێکتەر و دامەزراوانی کە ئێوەک و بەڕێوەبەری گشتی وەزارەتی بازرگانی زۆر دڵتان پێی خۆشە یان لە یاریکەم ڕۆڵی هەبووە لە چاکردنی دۆخی بازرگانی لە هەرێم بۆ برەودان بە کەرتە جۆبەجۆرەکان. دەتوانین چەند نمونەیەکم پێ بڵێ بۆ نمونە وەکو فیدباکی ئیشەکانی خۆتان؟ بەڵێ لە ڕووی بازرگانەکە زیاتر قسە دەکەم، چونکە پێوەستم بە بازرگانیەوە. ئێمە لە ڕابردوودا ڕەنگە مامەڵەی بازرگانی لەگەڵ بازرگانەکان لەگەڵ دەرەوەدا هەندێک لە ئاستەنگی تێدا بوو بێ. ئێمە ئێستا ڕۆتینمان هەوڵمانداوە ڕۆتین کەم بکەینەوە و یەکێ لەو ئیشانەی کە کردومانە ساڵی ڕابردوودا ئەوە بووە نووسینگەی بازرگانیمان لە پارێزگای دهۆک کردوێتەوە. ئێستا بازرگانەکانی دهۆک هیچیان نایەنە هەولێر، هەر لەوێ ئەو مامەڵە بازرگانانەی کە پێویستە بۆی دەکەن و مۆڵەتی بازرگانی وەردەگرن دەچن کاڵاکانیان لە ئیبراهیم خەلیل لە داخڵ دەکەن. ئێستا لە بەرنامەماندا هەیە بۆ حاجی وەمەران و بۆ مەرزەکانی باشماخ و پەرێزخانیش بە هەمان شێوە نووسینگە بکەینەوەی بری ئەوەی کە بازرگان بێت لە سلێمانیەوە بێتە هەولێر و معاملە بکات، لێرە معاملەکانی بکات و بڕۆ ئیشەکانی کاکەواتەمە
ئاسانکاریە لە ڕووی کاری بازرگانیەوە بۆ بازرگانەکان. دووەم لە ماوەی ڕابردوودا دوو سەردانمان کردەوە من بەکو خۆمەکو بەڕواتی گشتی بازرگانی لەگەڵ وەفدێکی پارێزگای هەولێر ڕۆشتی ناو شاری ورمێ لەوێ لەگەڵ پارێزگار دانیشتین ئاسانکاری بۆ کاری بازرگانی بکەین. یەکێ لەو ئیشانەی کە نەتیجەی هەبوو ئەو بوو مەرزی حاجی وەمەران 9 ساعت کاری دەکرد ئێستا کراوە 24 ساعت لەمەوە دووە 24 ساعت کراوەیە بۆ هێنانی کاڵا و خزمەتگوزاری. دووەم ئەو خەڵکانەی کە سیاری خۆیان دەبر بۆ ورمێ و بۆ شارەکانی ئێران بە سیاری خۆیان یانیش بڕۆن ناڕەحەت و معاملەکردنەکانیان دەبا بچونە پیرانشار لەوێ مامەڵەیان کردە هاتنایەتەوە سەر مەرز. ئێستا هەر لەسەر مەرز هەموو مامەڵەکان تەواوە بێت و خۆیان دەڕۆنە خوارەوە دەچن بۆ شارەکانی ئێران. خاڵێکی کە زیاتر لە هەر لایەکمان وەکو هەرێمی کوردستان دە سیارەدەنێرینە ئەودی ڕۆژانە بۆکو تەجروبە بەبارەوە ئەوانش دە سیارەدەنێرن ئەمدی بەبارەوە بۆ ئەوی لە ناو شارداگیرێت. کۆمەڵێ هەنگاوی کەشمان ناوە کامانە هەمووی ئاسانکارین بۆی بازرگانەکانمان لەو سنوورانە بە تایبەتی ئیشکارەکان بکەن. بەردامەشمان هەیە مەسەڵەن سەردانی ئەو دەواازانی تریش بکەن کە شارەکانی تری دیگە بۆی ئەو تەنسیقەمان هەبێت و مزەکەی تەفاوم لە نێوان هەمومان بنووسین بۆ ئەوی چۆن ئەو مزەکەی تەفاومە لەگەڵ پارێزگاری هەولێر کرا لێش بکرێت. کاکشێف بابەتی هاولێ و ناردە حتمما زیاتر خۆی لە جموجۆری بازرگانی و بازار و خواستی کڕیار دەبینێتەوە ئەمەوەکو ڕووە پێویستیەکەی ڕۆژانەی خەڵک. بەڵام ئەوەی کە من وەسمە لایانی ئابووری ئەوەی کە بۆ قازانجی ئابووری حکوومەت دەشکێتەوە بۆ نمونە بازرگانێک چەندین تەنکاڵا و شمەک لە دەرەوە هاوردە دەکات. ئەمە بە دیوەکەی تردا ینی چی ڕۆڵێکی دەبێت بۆ زیاترینی داهاتی حکوومەت چۆن لە فراوانبوون مەودای بازرگانی لەوان هەرێم و شارێکی دیکە وڵاتێکی دیکە دەتوانێت سوود وەرگرێت. بەڵێ خۆی ئامانجی حکوومەت خزمەتگەیاندنە بە هاوڵاتیان پێشەوەی خزمەتگەیاندنێ بە خۆی لەو ڕوانگەیەوە ئێمە ئەو کارێک کە دەیەکەین دەبانێت ئەو کاڵایی کە دێک کاڵایەکی بە کوالەتی بەرز بێ و بە نرخێکی گونجایش بێ ئەمە بۆ وەکو بەرژەوەندە گشتیەکە بۆ خەڵک. بەڵام وەکو حکوومەت هەرێمی کوردستانی سوودمەندە لێ چونکە ئەو کاڵایی کە دێت لە هەرێمی کوردستان لە دەواازەکان داخڵە بێ گومرکی لێ وەردەگرێت. ئەو گومرکەش دەوێت بە داهات و ئەو موچانەی کە ئێستا دێ بەشێکی ئەو موچانەی کە دەدرێت لە داهاتی گومرک و لە داهاتەکانی ناوخۆیە کە دەدرێت بە هاوڵاتیان کەواتە هەردوو لا سوودمەندن. هاوڵاتی سوودمەندە لەبەرەوەی نرخێکی کاڵایەکی دەزەکەوێت بە نرخێکی گونجاو لە حکوومەتیش مستەفیدە لەبەرەوەی گومرکی لێ وەردەگرێت کەواتە سوودمەندن هەردوو کاڵای زیاتر یەکسانە بە داهاتی زیاتر بە حکوومەت بە کاڵای زیاتر بەڵێ بەمەرجێ. بەڵام ئێمە وەکو حکوومەت و کابینەی نوها ئامانجمان ئەوە نییە کاڵای هاوردە زۆرکەین ئامانجمان ئەوەیە کاڵای هەناردە زۆرکەین هی خۆمان کاڵاکان بەرهەم بێنین لەناو هەرێم بڕوادە دەرەوە چونکە هەر وڵات لە ڕووی اقتصادەوە هەر وڵاتێک بەرهەمێنین هاوردەی زۆر بێت لە ڕووی ئابووریەوە بەرەو پوکانەوە دەچێت چونکە تۆ دایمە دراوە قورسەکە دەنێری کاڵای پێدێنی کاڵاکەش لەناو دەچێت. بەڵام ئەگەر بەرهەمەکە هی خۆت بێ خۆت بەرهەمی بێنی تۆ کاڵا دەنێری دەرەوە دراوی قورس دەزەکەوێت سەرکە جیاوازەکە وایە لە هێنانی کاڵا تۆ دراوە نێریتە دەرەوە لە نەناردنی کاڵا تۆ کاڵا پارەی قورس دەزەکەوێت دەتوانێت ئەو پارەیە بەکار بێنیتەوە بۆ بەرهێنان جارێکیکە کەواتە گەشەی ئابووری بە بەردەوامی دەبێت. کەواتە ئێمە ئامانجمان و کابینەوەم ئەوەیە چۆن بتوانین بەرهەمێنان لە کوردستان زیاکەن لە کۆمەڵگایەکی بەکاربرە و بین بە کۆمەڵگەیەکی بەرهەمهێن ئەو کاڵایانەی کە لە جوتیارەکان و بەرهێنەکان خاوەن کارگەکان تەرجیعکەین کە بەرهەمێنان زیاد بکەن لەو ڕوانگەی و ئێمە ئیشی بۆ دەکەین. جاران قسەیەکە بۆ دەیانوت بازاڕەکانی ئێمە بۆ بەناوەندێکی گەورەی ساکنەی بەرهەم و کاڵای بیانی ئەم تێڕوانینەوە بۆ ئێستا هەروایە یان گۆڕانکاری بەسەر هاتووە گۆڕانکاری بەسەر داهاتووە چونکە ئێستا ئەو کووتم ئامانجی کابینەوە هەم ئەوەیە چۆن توانانی بەرهەمی ناوخۆ زیاد بکەین لەو ڕوانگەیەوە ئێستا وەزارەتی کشتتوکاڵ ئەوە کۆمەڵێ هەنگاوی باشی ناوە بۆ بەرەپێدانی کردی کشتتوکاڵی کەرتی گەشتیاریمان ئێستا لەسەر خەتە و کۆمەڵی پرۆژی گەشتیاری هەیە کە زیندوو بکرێتەوەوانێک کە ئەویش ببن بەسێکی لەسەر چاوەکانی داهات کردەکانی تێش کردی وەبەرهێنان لەوە بەرهێنان بۆ دروستکردنی کارگە و کۆمەڵگەی و پیشەسازیەوەنە ئەمانشە هەمووی هەنگاون بە ئاڕاستی ئەوەی کە ئێمە بتوانین ئەو داهاتی کە هەمان زیادیکەین و اعتیماد نەکەینە سەر ئەو هێنانی زیاتر چونکو ئێمە بەگو هەروکو تو باسی کرد بووینەتە شوێنی تاقیکردنەوەی ئەو کاڵایانە بۆیە ڕەنگە هەروکوتم لە سەرتاوە ناچارین چونکە نەمان بووە بەڵام ئێستا هەنگاو بە هەنگاو لەگەڵ هەموو سەرکتەرەکان خەریکی گەشە پێدانین بۆ ئەوەی ئەوە کەم بکەینەوە چونکە ئەو کەم نەکەینەوە لە ئایندەدا زیان ڕێژە دروستەکە ڕێژە سەحیەکە چەنە لە ڕووی زانستی ئابووری بۆی کە
بەقیاس بیگری لە بینی کاڵای هاوردە و هەناردە یعنی دەبێت لە سا 50 بیان چۆنە خۆی بێ تەوازنێک هەبێت لە بینی هێنا بەڵام تا ئاستی هەناردە و زۆر بێ باشترە تا ئاستی هێناردە زۆر بێ ئێستا گرێمە هەفتە لە سا هەفتای هێناردەمان هەبوایە اقتصادەکەمان ئێستا لە قۆناغێکی ترادە بوو بۆیە هەمیشە تو ئاستی هێناردە و زۆرتر بێت گرفت بۆ وڵات دروست ناکە بۆ ئابووری وڵات دروست ناکە بەس کە هێناردە و هێنانە زۆر بێ بە دڵنیاییەوە گرفت بۆ وڵات و بۆ اقتصادەکەش دروستەکە ئامارە لای مناڵێ لە سا 8 کەلوپەلی هاوردە یعنی هەرێم پێک دێنی ئێمە تا ئێستا ئێمە وەکوتم لە ئاستی ئەو تمحی خۆمانانین کە بۆ هەناردە بنێنێ دەروانێت لەبەرەوەی ئەوەشی کە دەینێرین هێشتا وەکوونشتی سەرەتایین هەندێ شتی کەمن کە ئێمە نێرینە دەروانێ وەکو مەسەلەن ئەمساڵ هەندێ هەنار چۆتە دەرەوە هەنگوین دەچێتە دەرەوە ئەوەی کانزا و فافۆ نشکا و کۆمەڵشتی وامان هەیە دەچێتە دەرەوە بەڵام ئەگەر ئێمە بتوانین بەرەو مەکشتوگاڵەکان بنێنین دەرەوە کە لە خۆمان زۆر زیاترن ئەگەر بتوانین کارخانەکانمان خەینەوە کار و بەرهەم بهێن و بەرهەمەکان بنێنین دەرەوە ئەو کاتە تەوازنێ دروست دەبێ ئەگەر ئێستا لەم قۆناغەدا ئێمە بتوانین ببێ بەرە 150 زۆر مهمە ینی زۆر بەڕاستی ینی وردەوەەوە نیشانەی ئەوەی ئێمە گەشەمان کردووە بەڵام ئەگەر بێت و دەم ئاستا بینینەوە بە دڵنیای گەشە ناکات و اقتصادەکەشمان بەرەو بکانەوە دەچێت ئەگەر بەم ئاڕاستە بەم مەسارە ئابوووریە بەم کارانی حکوومەت و وەزارەتەکەی ئێوە هەنگاو بنین ینی هاوڵاتیان دڵخۆش بنگەژ کە لە داهاتوە دەبین با وڵاتێکی بەرەمێن بە دڵنیاییەوە چون وڵاتەکەمان زمینسازی بۆ کراوە یەکەم لایەن کابینینەوە هەموو دووەمیشیان وڵاتەکەمان لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی هەڵکەوتێشیەوە لە ڕووی ئاو هەواوە لە ڕووی سروشتیەوە لە ڕووی بەپیتی خاکەیەوە هەمووی گونجاوە بۆی کە ئێمە بتوانین پەرە بەم کەرتانە بدەین کە پەرەمان بەم کەرتاندا گەشتیاری و کشت و کاڵ و پیشەسازیمان کۆمەڵە شاری پیشەسازەکانمان دروست کرد بە دڵنیاییەوە ئەو کاتە زمینە ساز دەبێت بۆ ناردنە دەرەوەی کاڵا کە زمینەش ساز بۆ کاتە دەبێت و یەکێ لە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەوەیە کاپشە ئێستا ینی بەنمونە چەند دامەزراوە و کارگە و مەوادی بازرگانی لە هەرێمە دەچێتە دەرەوەکو بابەتی هەناردە باسم کردوتم ئێمە هێشتا سەرەتاین ئەو ڕەنگە وەکو پێویست نەبوو ڕەنگە هەندێک مەوادی کشت و کاڵی ڕۆشت بێ ڕەنگە هەندێک مەسەلەن فافۆ نشکا و کانزای لە کارکەوت و هەندێک ئەوانەیە زیاتر شتی بەرهەمی شتێکی ستانداردمان نییە مەسەلەن بڵێ وڵاهی ئەمە زۆر زیاتر لە خۆمان ئەڕوا هەندێک بەرهەمی کشت و کاڵی زیادە لە خۆمان نردومانە ئەو شتە شکا و فافۆنوانش کە زیادن لە خۆمان ئەوش دەنێرینەوەیان دەرێ و هەندێک شتیش کە دێتەوە ناو ئێمە لێرە بڵێ تعبیەیەکی دەکەن جاری کەش دەنێرنەوە دەرەوە هەموو ئەمانە دەچنەوە دەرەوە بەڵام ئەمانە داهات دروست ناکەنەوەکو پێویست داهات بەچی دروست دەکرێت ئەو کارگە و کارخانانە کە هەمانە بەرهەم بهێنن لە هەموو ڕێوە هەموو بەرهەمەکان ئیتر بەرهەمی پیشەسازی بێ هی کشت و کاڵی بێ هیتر بێ یا مەسەلەن بیناسازی بێ دەرمان بێ ئەمانە بێت ببن بە ببن بە مادەیەکی زیاد لە پێویست بۆ خۆمان بینێنێ درەوە و کاتە دو داهات دێنیتەوانێت کاپشە ڕاشکاو بیانی بۆ نمونە بابەتی بەگەڕخستنی کارگە و پیشەسازی گەورەکان لە هەرێم ئەمە تەنها قسەی یان چۆتە چوارچێوەی بەرنامە و پرۆژەوە ینی بۆ نمونە لەمای ڕابردوو بە ئێستا شوانی زۆر ئەم قسەیە دەکرێت بەڵام حاڵی حاضر دەبینین دۆخی ئەگەر کارگەکانمان لە جاران باشتر ئەمە حتمما بە شارتێ مولایە یعنی ئێوە دڵنیان لەوەی کە ئەم کارگارە لە ماوەیەکی نزیک دوورمەودا دەکەوێتە سەر پێی خۆی ئێمە تمۆحمانەوەی هەموو لە کارکەوتەکان کەونەوە سەر کار ئەمە یەک دوو ئێستش لە ئەگەڵ ئەوەشدا لەگەڵ کردی تایبەت تا لەسەر خەتین کۆمەڵی کارگە بە مشتەرەکی وەکو حکوومەت و کردی تایبەت یا هاوکاری کردی تایبەت بکەین بۆی کارگە دروستکە مەسەلەن لە ماوەی پێشەوە کارگەی شیش لە هەولێر کرایەوە کە دەتوانێت نەک شیشی هەرێمی کوردستان شیش بۆ دەروەش مسۆگەر بکە ئەو کۆمپانیای قەیوان لێرە خەریکی دروستکردنی سایلۆیەکە و ئاشێکە کە ئەمە بۆ ئایندە زۆر قازانجیە بۆ شارەکە و بۆ وڵاتەکە لە هەولێر کۆمپانیای خۆشناو کرد کارگەیەکی ئارد و سایلۆی دروست کردووە کە ئەمە هەمووانێت ئەمانە ژێرخانی ئابووری دروستەکەن کۆم چەند شارێکی پیشەسازی سەر لە دوهۆک ژێرخانی هینی بۆ دانراوە بناغی بەردی بناغی بۆ دانراوە دەستی پێکردووە کە ئەمە کۆمەڵی کارگە و کارخانە لە خۆ دەگرێت هەمە جۆریشن بەنیازی ئینشەڵا لە نزیکترین کاتە لە هەڵەبجەش ئەو شارە پیشەسازی دروست کرێت لە سلێمانی دروست کرێت کە تۆ ئەم شارە پیشەسازیان دروست کرد ئەمە بنەمایەکە بۆ دروستبوونی ژێرخانی ئابووری کە تۆ ئەم وڵاتە بەرە ئەوە ڕێی وڵاتەکە بگەی بە پیشەسازی بۆ بەرهەمهێنانەکان کە هەیە لە وڵاتەدا جوتیارەکان کە بەرهەمەکانیان ئیتر لە کاتی وەرزی پێگەیشت ناپارە ناکە ئەو کارگە و کارخانانە لیان وەردەگرن ساردکەرەوەیان هەیە دای دەنێن دەتوان لە کاتی پێویستە بەکاری بێنەوە کاتە بەشی هەرێمیش مسۆگەرکەن و بۆ دەروشی بنیادن کاپشە سەرمایی بەشەری مرۆیی ئێمە بۆم بابەتە چی دەڵێ بۆ نمونە ئێمە دەتوانین ینی بە توانای بەشەری ناوخۆیی دەتوانین ئەم کارگانە دابمەزرێنیا خو لەمەشدا دەبێت دووبارە هەم پێویستمان باش دەستی دەرەکی و شارەزای بیانی دەبێت و تا چەند ڕێگە پێدراوە یعنی بۆ نووس لە ئەزمی وڵاتانە وەرگیرە بەوەی کە کاریگەری نەکاتە سەر
بابەتی دامەزراندنی کارگەکە بۆی کە هەمی بێ بە کارگێکی سەرف بیانی کارگەی سڕ بیانی نییە ئێستا یاسایەوە بەرهێنانێکی لە بڕیارەکانی ئەوەیە هەر کارگە و کارخانەیە کە دروست دەکرێت دەبێت لە ساڵ هەفتای مەسەلەن کرێکار و خەڵکی کوردستان بێت لە سەداسیەکەی بیانیش ئەو تا ئەو کاتەی کە ئەو کرێکار و خاوەنکارانی کە لەناو ئەو کارگران فێریان دەکەن دەوراتیان بۆ دەکەنەوەنی ینی ئاراستەکە بەو شێوەیە زۆرترین دەستی کاری ناوخۆ بەکاربێنێت چونکە بەڕاستی ئەمە ئیش بۆ خۆمان دەکەین ئیش بۆکەین خەڵکی ئێرە بێکار نەمێنێت بۆیە زۆرترین ئیش لەسەر ئەوەیە ئەو کرێکارانی کە دێت خاوەنکار شارەزاییان هەبێ فێریان بکەن لە ناو کارخانەکانی خۆمانە ئیشکەن ینی ئەوە یەکێکە لە نقاتەکان کە دەکرێت لەگەڵ ئەو کۆمپانیانە کە کارخانە و کارگە دروستەکان مەرجەکەمان ئەوەیە کە دەبێت لە مەسەلەن ساڵ هەفتای کرێکاری خۆماڵی بێ دۆخی هەرێمی کوردستان ژینگەکەی ڕەوشەکەی بۆچی جۆرەك لە پیشەسازی و بازرگانی گونجاو یعنی ئەوەی کە بیرتان لێکرێتەوە لە چارچۆوی کاری خۆتانە زیاتر بۆ گونجاوە چون کشتتوکاڵەکەی خۆ دەزانی زەوی کشتتوکاڵی پێویستی بە کەشێکی مەسەلەن شێدار هەیە ئاوی باش ئاوی شیرینیەوە ئەنە هەمووی لە لای ئێمە هەیە زەویەکەشمان هەیە بەس ماوەتەوە تەکنۆلۆژیەکی نوێی بۆ بهێنین ئەوی لە ڕێی کۆمپانیاکانەوە کە بە ئەو ساجوتیارەکە بۆ بچوایە داسێکی بگرای بەدەستەوە درێوی کردایە دەڕاستە پیا بووە ئەگەر ئەمانە بە ڕێکخرێنەوانێ بە سیستەم بکرێن زەویەکان ڕێکخرێن بۆ ئەوی دەڕاستی ئیشتیا بکە مەسەلەن یەکسەر بهار یان گەنمەکەی جیا بکرێتەوە لێرە و چۆن ئێستا هەیە لە هەمان کاتە هەموو بەرهەمەکانی تریژەسە لە وڵاتان تەماتە چینەکە و لێکردنەوەی یانی هەڵکردنی پەتاتەکە هەر هەمووی بۆتە ئامێر ینی کرێکار زۆر دەستی کاری زۆر تیا بەکار نایەن و بە کاتێکی کەمی دەتوانێت ئەو بەرهەمە بۆ هەندێک جا لە کاتی پێگەشتی وەرزی بەربوومی میوە لە هەرێم مانگێک دەواازەکانی بەدا دەخرێت بە ئامانی ساختنەوەی بەرەمینە خۆی کەچی دەمینین تەزەخم غڵاوسان لە نرخ ڕووەدات ئەمە چییە ئەزانین چۆن ئەوە هۆکەی چێسە لە هەفتەی پێشووی ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ کۆبوونێکمان کرد لەسەر ئەوە ئێمەش نوێنەری وەزارەتی بازرگانی بن بۆ دیاریکردنی نرخ یا باج خستنەسەر ئەو کاڵایانەی کە لە کاتی وەرزی پێگەیشتنی بەروبوومی خۆمانە بە باجی زیاد یان بە قەدەغەکردن ڕایگرین بەڵام ئێمە کە قەدەغەیەکەین لەبەر ئەوەی پێداویستەکانی ناو خۆپڕ ناکاتەوە ئەو بەرهەمەی خۆمان ئەبێتە هۆی هەڵاوسان و هەڵاوسانی نرخ لەبەر ئەوە ناچاری تۆ بێ لە حاڵتێکی وا کە زانیت نرخی کاڵاکە و دیان نرخی بەروبوومەکەت بەرزە بێتەوە تۆ بێت ئاسانکاری بکەی بۆ ئەوی زیاتر زەخ نەکەوێت لەسەر هاوڵاتی تۆزێش بێت لە دەواازەکانەوە بێت ناوە بۆ ئەوی تۆزە نرخەکەدا بەزێنێتەوەێ ئەمجا لەبەر ئەوەی ئامێر و تەکنۆلۆژیای پێشکەوتومانی لەوەکو پێویست تێچووی ئەو بەرهەمە بۆ جوتیار زۆرەکەوێت لەسەری بۆ لە کاتی مەسەلە ئاودانەکەیە تا ماوە تا پێگا کاتێکی زۆری دەوێت دوای ئەوە تەکنۆلۆژیەکەی پێشکەوتونیە ڕەنگە 5-6 کرێکاری بی هەتا لەیە کاتەوە بەرهەمەکە بووی هەمووی بێ باین دوای کرێستارەکەی بێ باتێت تایەتە بازە بەڵام ئەگەر کۆمپانیا هەبێ بچێتە سەر بەرهەمە ئەو سەر و شوێنە بە سیارەیەک هیچ چەند جوتیارێک وەربگرێتەوەوانە کرێت تێچوونی کەمە بێ ئەو کاتە کرێکارەکانیش وەکو کۆمپانیا توانێت هەر ئیجاری کا لێ وەرگرێتەوانێ ئەو کات تێچوونی کەمە بێکاوەتە نرخەکەشی ئەتوانین لە بازارڕ بە نرخێکی متەوازن بێ کە کاریگەری لەسەر تاک دروست نەکات ینی بۆ نمونە پێدوانیە بابەتەکە زیاتر ئەوە بێ کە ینی سەپاندنی ئەم باجە لە کاتی پێگەشتنی وەرزی بەربووم میوە بە ڕێژەیەکە کە زۆر بەرزە ینی بۆیە ئەم تەزەخمە دروست دەکات باشتروانێک ینی بەنۆ بە ڕێژەیەکی کەمتر ئەم باجە بەسەپێندێ بۆ ئەوەی ینی هەم خەڵک هەم جوتیارەکە تووشی ڕاڕایی و دڵی نەبێ و هەم پرۆسەکەیش وەکو خۆی بڕوانەک لە سەرێکەوە تۆ باش سەپێنیە سەرێکی دیکەوە بیکەیتەوە ئاخر زانانی چێمە ئێستا لەگەڵ براجوتیارەکان لە کاتی وەرزی پێگەشتنایەنەوەتە زۆر خۆپیشاندانەکەن و داواکەن ئەڵێ ڕایگرن ڕایگرین ئەوەتە نرخ بەرزە بێتەوەە ڕای ناگریت نرخی ئەم بەرهەمەی ئەمان پارە ناکە یان تۆ دەبێت تەوازنێک ڕاگری هەم بۆ بەرەمی ناوخۆش و هەم بۆ دەرەوەش بەڵام ئەوە ئەو بڕیارێکی قەتعی نییە مەسەلەن کاتێکە دەزانین تەمکیلوێت تەماتە لە بازارە بە 1000 دینارە کە ئەو بە 1500 معنای وایە خواست لەسەری زۆرە بۆ کەمکردنەوەی خواست دەبێت تو داوا بکەی کۆمەڵک بێتە بەرهەم بێتە ناوەوە یعنی باجەکەی سەکەمەکەیتوانێت بۆی بێت ڕێگەی پێدی هەندێکمان قەدەخە کردووە لە ئەسڵا ئەتوانێت ڕێگە پێدانێکی وەسەڵکەی بۆ ئەوەی هەندێک بێت و نرخەکە دابەزێت چونکو تۆ ناکرێت مەسەلە بەر خاتری پاراستنی بەرهەمی ناوخۆ کیلۆ تەماتە بێ بە 3000 دینار هاوڵاتی زەرەر دەکا ڕاستە جوتیارەکەی ئێمە زەرەری کرد بەڵام جوتیارەکەی مە زەرەر ناکە بەرهەمەکەی چاکە بێتەوە چونکو پارەیەکە بەڵام تۆ ئەکری تەوازنی ڕاگری لە بینی جوتیارەکەی خۆمان و بە هاوردەکردنی ئەو بەرهەمە لە دەرەوە بە شێوەیە کە ئێمە کامومان کار بۆ هاوڵاتی دەکەین کە جوتیارێک هەر هاوڵاتی وەکو ئێمە لە کۆتاییدا تۆش هاوڵاتی و منیش هاوڵاتیم کە بەرپرسیارەتیمان هەیە لەو مەسەلەیەدا بۆیە دەبێت تەوازن ڕاگیرە لە کاتی بازار بۆیە وەزارەتی کشتتوکاڵ لە ئێستادا بەرنامەی ئەوەی داناوە مەسەلەن لە کاتی پێویستە کەس بزانین نرخەکە بەرز نابێتەوە بەردەوامە بێ
کە نرخەکە بەرز بوویەوە بوو بە کاریگەری لەسەر تاکی دروست کرد ناچار و کاتا بێ ئەم بابەتە تەحویلکردنە سەر نرخی کاڵا و شمەکی ڕۆژانەی بازارەکان کە هاوڵاتی بۆ نمونە ڕۆژانە دەچێتە بازار و پێداویستی ڕۆژانە پڕ دەکاتەوە لە نرخەکان ڕازی نیەوە ئەو چاودێری کە لە بازارەکان ئێمە چاودێریکی باشە توانیوێتی نرخەکان وەکو خۆی ڕاگرێ قۆڕکاری لە بازارە نییە بۆ هاوڵاتی بەردەوام گرێی دەکات بەداخەوە دەڵێم ئێمە ڕەنگە وەکو پێویست نەمانتوانی بێ ئەو هەموو نرخ جێگیرکەن چونکە وڵاتەکەەوە ئێستا ئێمە ئابوورەکەمان ئابووری بازارڕە سیستەمێکی اشتراکی نین بڵێن ئەبێت کیلۆ تەماتە لەم سەری شار تا ئەو سەری شار یەک بڕ یەک نرخ بێ ئازادە خەڵک فرۆشێ بە 1000 خەڵکێکیشەی فرۆشێ بە 500 دینار بەڵام ئێمە وەکو وەزارەتی بازرگانی بەڕاتی چاودێری بازرگانەکان لە شارەکانان ڕێنماییمان دەرکردووە بۆ چاودێری بازرگانەکانی ژنەکانمان بەردەوام دەگەڕێن بەڵام لیژنەکانمان کەمن بەشی هەموو ئەو فراوانبوونە بازار ناکە ئەو لیژنەیە ئەو بڕێوەبراتی کە ئێستا ئێمە هەمانە هی 10 ساڵ پێش ئێستەیە بە بەردەوامیش فەرمانبەری دەخانە نشین دەبێت بۆیە ژماری کارمەندەکان و فەرمانبەرەکانی کەمە بێتەوانێ ڕۆژ لە دوای ڕۆژیش بازار و گەڕەکان زیاد دەکەن کەواتە ڕەنگە ئەو زیادبوونەی گەڕەکان لەگەڵ قەبارە و حەجمی چالاکی بڕێوەبرەکانی ئێمە نەگونجێ ناتوانین کەری تایبەت ئەویشە ناکات ئێمە بێ حکومت خۆی بێ سەرپەرشتی کات و پرۆسەیەکە مشتەرەکە لە بین لیژنەکانی قایم قامەت و چاودێری بازرگانیە یا چاودێری بازرگانی بەتەنیا بۆیە هەموو قوتی خۆمان وایەمانێ کردوونە سەر ڕۆژانی شەمەش داوامیان پێ دەکرێت دوانی ڕۆژانش داوامیان پێ دەکرێت جاری وایە کرێن بە 3 شەفت ئەو فەرمانبەرانە بۆ ئەوەی بە بەردەوامی لە بازاردا بن لەگەڵ ئەوەشدا هێشتا ئێمە لە ئەدای خۆمان ڕازین وەکو پێویست چونکە نەمانتوانین کۆنتڕۆڵی بازار بکەین بازار پێویستی بە چاودێری بەردەوام هەیە بۆ هەموو نرخەکان بۆ کاڵاکان لە ڕووی کوالیتیەوە بۆ ئەکسپایر بوونەکەشیان لە تەواوی دنیا ئەبابەتەکە چۆنە کاکشێت ئەو چاودێری کە لە بازارەکانی دنیا ئەوروپا هەیە هەمان چاودێریەکە لێرە دەکرێت یاخۆ میکانیزم و شێوازەکان جیاوازن لە وڵاتێکە بۆ وڵاتێکە دەگۆڕێ لەم وڵاتەیە لەم دەوروبەری ئێمە هەمووی بەم شێوەیە چاودێری بازرگانی متابعە دەکات بەڵام لە شوێنەکانی کار هەمووی ستانداردە کۆمپانیای دابشکاری هەیە نرخەکان دیارن زان چەند وەرگیراوە بە چەند دەکڕێت دەبێ شوێنێک هەیە کە ئەو داتانی هەموو کتیاکۆ کراوەتەوە بۆیە ئەگەر لە مارکێتەکە ئەو کاڵایەکە لێوێتی ئەگەر ئەو نرخەی زیاد بوو ئەو کاتە کۆنتڕۆڵ یەکەن و ڕێگەی پێنادەن بەڵام لە ئێمە لەبەر ئەوەی هەم دەواازەکانمان کراوە ڕێگەی قاچاقیش نەگیراوە هێشتا بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکراوە دەواازەکانمان بۆیە خەڵک بە قاچاکە شتێکێنێ لەگەڵ ئەمریکا بە ڕسمی هێناوێتی ئەو گومرکی داوە ئەو گومرکی نەداوە نرخی ئەم زۆرترە لەوی ئەو کە بە قاچاق هێناوێتی بارزانتری فرۆشتەوە گرفتی بۆ بازرگانەکان و بۆ دوکاندارەکانی زۆر جا دروست کردووە لەو ئەنجامەدا ئێمە هەر لەسەر سووری نەسەر ئەوەی کە دەبێ ئەو نرخە بە شێوەیە بێ کە زۆر زیان بە تاگ نەگەێنێت ینی تا ئێستاش کاکشێ بابەتی قۆڕکاری و قاچاقچێتی لە دەواازەکان هەیە ئەم دەقەیش دەواازەکان نابڕێنە خۆ بدەوێت بە 100% بیبڕی نابڕێ کەم بۆتەوانێ ئێستا لیژان دروست بووە ئێستا هێزێکی تایبەت هەیە لە هەموو دەواازەکان چاودێری سنوورەکان دەکات بەڵام تۆ ئێمە سنوورێکی مەسن 1100 متریەوە 1100 کیلۆمەتریمان هەیە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا هەمانە سنوورەکەمان فراوانە لە هەموو بەرد و ڕێگایەکە مەفرزەیەکمان نییە بڵێم تابعەکە نایڵێن قاچاق بێ قاچاق لە دنیای کۆنتڕۆڵ ناکرێت بەڵام کەم دەکرێتەوە ئێمە لە هەوڵی کەمکردنەوە داین بەڵام تا ئەو کاتی ئێمە بە بەردەوامی هەوڵ دەدەین کەمی کەینەوە کەمتریش کەینەوە لەوەی کە هەیە دەبێ هەر کاتەکەم زۆر کەم مادەمەی بۆ چەند پرسیارێک ئیستیغلالی کەم بابەتی بە شەخۆراکی مانگانە هەمیشە پرسیاری گەرمی هاوڵاتیانە بەتایبەتی لە ڕووی کواڵێتی لە ڕووی جۆرەکەی لە ڕووی بڕەکەی بۆ 2022 پێم وابێ عێراق لە سی ئەم مانگەیەکم سەبەتی خۆراک دابەش دەکات بۆ هەرێم کەی دەبێت ئەمە بۆ هەرێمیشە ینی کە عێراق هەموو دەستکراوە بە دابشکردن هەرێمیش دەگرێتەوە ئەو سەبەتە خۆراکەمە لە مانگی حوتەوە دەستی پێکردەوە تا بە پچر زەیتە هاو شەکرە ها و برنج نە هاویان هەر مانگی شتێکیان هاو بەس ئەم سەبەتەی خۆراکەی کە ئێستا دێ هەمووی دێ برنجە زەیتە شەکرە دۆشاوە فاسۆلیایە لەتکەنۆکە نیسکە جا هەر مانگەی نیسک و لەتکەنۆکە هەر مانگەیەکیانێ جاری وایە نیسکەکە یا فاسۆلیاکە دێ جاری وایە لەتکەنۆکەکە و فاسۆلیاکە دێ یەکێکیان نایەت لەو شەژ مادەیە ئەم سەبەتە خۆراکە هەمان بەیەکەوە زۆر جادێن جاران جاریش لە هەرێم تۆزێ کەم تەرخەمی هەیە ڕنگ بۆمان دەنێرن ئەوان شارەکان کە تەواو دەبێت زۆربیان ئەمجا دێتە هەرێم هەرچەند ئەو گلەیەشمان گەیاندێتەوە وەزارەتی بازرگانی عێراق بەڵام گرنگەوەی ئێستا دەستی پێکردێتەوە لەمڕۆ ئەمڕۆ سی مانگەوە دەست پێ دەکات دابەت دەست بە دابشکرد نەکرێ ئێمە مانگی سەبەتی
خۆراکی مانگی یانزەوانی شەبەتەواتی دابش نەکردو چونکە هەم بارانبارێنێک ڕوویدا ئەم چەند وەختی پێشوو سەبەتە خۆراکە بە تەواتی نەگەیشت بوو ئێسش بە بەردەوامی دیێ دابشی دەکەین بەسەر بریکارەکاندا بەپێ ئەو زانیاریانەی ئێمە هەمانە نەخێر نییە چون ساڵی ڕابردوو پارەیەکی باشی بۆ تەرخان کرابوو ئەگەر ئەم ساڵیش بودجەش مسادەقە نەکرێ ئەو بودجەیە بۆ ئەم ساڵش بە بەردەوامی ئەدرێ بۆ ئەو سەبەتە خۆراکانە بەردەوام بێ وەکو خۆراک لەبەرەوە خۆڵاتەکەشی زۆر باش بۆ ئێستا ئەوستا برنجەکەی هەر نەدەخورایە ئێستا برنجەکەی خەڵک بەکاری دێنێ دەیخوا شەکرەکەی هەر زۆر باشە زەیتەکەی زۆر باشە دۆشاوەکە باشە فاسۆلەکەی خەڵک گلەی نییە ئەمە لە ڕووی جۆر و چاکینەکە باش بوون ینی ئەم ساڵ گلەیی کەمترە لە ساڵانی ڕابردوو کاکشێکی پرسیارێکی دیکە کاتۆ بۆ من بچری لە بەشکردنی ماوەدە خۆراکیان بۆچی دەگەڕێتەوە بۆچی ئەم ماوەدە خۆراکیانی کارێکی قورسە ئەگەر هەموو مانگی خێزانێک بێکەوە ئەم بەش خۆراکی خۆی وەربگرێ چیە کێشەکەی ئێمە نین کێشەکە وەزارەتی بازرگانی عێراق هەروەکوتم بە پچڕپچی یانێرە هەفتەیەک بەس برنجە نێرێ هەفتەیە زەی دەنێرێ وەڵامگا بینەچ لە مانگی لە ساڵی 2020 تەنها چوار بەش خۆراک دراوە بەشەوە بەڵ 5-6 دراوە بەس بە پچڕپچڕی هەندێکیان هەر نیوەی نهاتۆ تا یاسەرچی پێوە بێ بەس ئەم سێ بەسەبەتە خۆراکە شتەکانی هاتووە شتەکانی هاتووە بەڵام کە بە یەک جار بە یەک حملە هەموو زەیتەکە و هەموو شەکرەکە و هەموو برنجەکە نایەت هەر ماوەی هەر دەرە 5-6 ڕۆژارێک و شتێکیان دێ ئەویش ئێمەش نامەڕاستی ئەتر مەترسیمانەیە مەخزنەکانمانەوەکو پێویست ستاندار نییە کۆنن ناتوانین زۆر بهێڵن نامەخزنەکانە بۆی خراپ نەبن ناچارین دابەشیگەین بۆ هیچ نەبێت لای بریکارەکە بدێت هاوڵاتەکە بۆی خەسار نەبێت لەم ڕوانگەیەوە ئێمە هەندێک جار ناتوانین هەمووی بێکەوە دابش بکەین بە پچڕپچڕی دابشێت بەڵام گرنگەوەی ئەو سەبەتەی کە دێ بە ئەمانەوە چی دێتە ناو مەخزنەکانی ئێمە دێنێرین بۆ بریکار دابشی باشە ئاردی ماگانش هەر لە چوارچەوەی هەمان بابەتە یاخود ئەم ئاردە لە هەرێم بەرەم دێت ئارد ئێمە هەموو ساڵێگەمە وەزارەتی کشتتوکاڵی هەرێم و بەغدا ڕێکەوە لەسەر بڕێکە بۆ هەرێم وەریگرێت ئەو گەنمە وەرگێت ساڵی ڕابردێمە 375 تەن گەنمە وەرگرت بۆ وەریمان کردایە بەڵام لەبەر ئەوەی وشکە ساڵی بوو گەنم وەکو پێویست نەبوو 120,000 تەن گەنم وەرگیرا ئێمە ئەو 120,000 تەن گەنمە بە تەنها بەش چەند مانگێکی کرد سێ مانگە ئێمە گەنممان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بۆ دێ ئێستا ئەم هەموو ساڵە دە بەشە ئاردێت بۆ هەرێم بەشی دەهم ئێستا لە مانگی 12 هات هێشتا تەواو نەبووە ئەم چەند ڕۆژە بۆی بارانبارینەوە تۆزە دواکەوت بەڵام ئێستا بەردەوام هەر سێ شارەکەی هەرێمی کوردستان دەستیان کردەوە بە دابشکردنی ئاردەکە هی بەشی مانگیدا لە مانگیەکی شا بەشە ئاردی ئەعلان کراوە هەر بەردەوام ئەویش جێری شەڵا ئێمە ئەو گەنمەی کە هەمانە گەنمەکەی هەرێم ڕاستی بۆ ئارد بێ پێزە بۆ نانکردن گەنمەکەی خۆمان کە وەرمان کردو لەبەر ئەوەی سندەیەدا وشکە ساڵیە ئەوکو پێویست ئاوی بەرنەکەوتووە لەبەر ئەوە گەنمی خۆمان ئەم چەند وەختە کە بۆی خەڵکیژگرەی دەکرد گەنمەکەی خۆمانە کە بە کەڵکی بەکارێنان نەهاو زۆر بەس ئەم گەنمەی کە ئێستا ناوڕاست و خواروەوە دێ سندەی نەداوە ئاویش بەرکەوتووە لەبەر ئەوە ئەم باشترە لە لە ڕووی بەرهێنانەوە بەڵێ ئەم سێ مانگیشە 4 مانگیشە هاتووە ئێستا گلەیی کەم بۆ تۆ لە ئارد لەبەر ئەوەی ئەو ئێستا نرخی ئەو ئاردەی ئێمە زۆر بەرز بۆتەوە کە ئێمە دابەشێکین ئەوستا بە 11,000 و 12,000 بۆ فەردەیە خراپەکە ئێستا زۆر بەرز بۆتەوە کە بەداخەوە حەزم ناکە بەرز بێتەوە چونکە ڕاستی تۆ بەرز بێتەوە کاریگەری لەسەر بازار دروستەکە بەڵام ئێمە هەر لە سەر خەتی لەسەر ئەوەی کە ئەو گەنمە باشە هەر بێتە ئەو ئاردە باشە بێت بۆی دابەشی هیچ کێشەیەکی نییە خەڵگرەیی زۆر کەم بۆتەوانێ خەڵکیش بەکاری ئەوەی کە نانەکە خۆی ئێستا خەڵک زوربەی نان ناکای فرۆشێتەوە هەر بەڵام ئەوەی کە نانەکە خۆی لگرەی لێ نییە کاکشەوە دوایین پرسیار لە ماوەی کورد وەڵام بیتەوە پارەی گەنمی جوتیاران چنێکی لای حکوومەتی عێراق ماوە بۆی کە ڕەوانی جوتیاران هەرێمی گەنمەکارەوە کوتم ئێمە 125,000 تەن گەنممان وەرگرت پارەکەی باید زیاتر لە 65 ملیار و 706 میلیۆن بوو لەو 65 ملیار و 706 میلیۆن تقریبا تا ئێستا 42 ملیار و 324 میلیۆنمان لاماوە لای حکوومەتی عێراقی هی مانگی ساڵی 2021 ئەمە جگە لە 2014 و 2016 کەش کە تا ئێستا 308 ملیارمان لای ماوە نەیاوینێ بەڵام آخر خەبەرکە لەسەر بۆ ئەوەی بۆ بینەرانی ڕوون بێ بۆ گەنمی ئەو 2014 و 2016 لەم ماوەی پێشۆدا وەفدێکی جوتیارانیش و نوێنەری حکوومەت هەرێمی لە بەغا چوونە لای ئەنجومەنی وەزیرانی عێراق وعدیان داوە کە ئەگەر بودجە مسادەقە کرێ ئەو پارەیە بخەنە ناو بودجەی عێراقەوە بۆ ئەم ساڵ کە پارەکە چۆن ئەو بودجەوەی تر ملزەمە عێراق ئەو پارەیە بنێرێ کە بودجە تەصدیقکرا ئەو پارەیەش دێن تو لە ڕێی سایلۆکانەوە دابەشێکن بەسەر جوتیارەکان زۆر سپاس بۆ نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی لە حکوومەتی هەرێم سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت سپاس بۆ بەشگیان سەرچاو
سپاس بینەرانی بەڕێستا ئەم کاتە بینەرمان بوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک